ژمارەیەک لە ڕۆشنبیر و کەسایەتی و چالاکوانی ئێزدی لە ڕاگەندراوێکدا دیاریکردنی بابەشێخی نوێ ڕەت دەکەنەوە و ئاماژە بۆ دەکەن بەبێ ڕاوێژ و گفتوگۆ لەگەڵ نوێنەر و کەسایەتی دیارەکانی ئێزدی دیاری کراوە. داواش دەکەن لە پێناو پارێزگاریکردن لە یەکڕیزیان ڕێوڕسمی دیاریکردنی بابەشێخی نوێ هەڵبوەشێنرێتەوە بۆ کاتێکی تر دوا بخرێت. هاوکات هەڵەکان بە ئاراستەی دەستپێکردنی ڕاوێژ بۆ دیاریکردنی کەسێکی شیاو بۆ ئەو مەبەستە دەستی پێ بکرێت. ئەو کەساتیانە لە ڕاگەندراوەکەیاندا ڕخنەی توندی لە میری ئیزدیان دەگرن و دەڵێن بەبێ گەڕانەوە بۆ کەسایەتی و چین و توێژ و جیاوازەکان مافی دیاریکردنی بابەشێخی نوێ نییە و هۆشداری دەدەن کە ئەو هەوڵە دەبێتە هۆی پارچە پارچەکردنی ئێزدیەکان. لە ڕاگەندراوەکەیاندا ئەو ڕۆشنبیر و کەسایەتی و چالاکوانانە بۆ ڕێخستنی نێوماڵی ئێزدیان داوای پێکێنانی ئەنجومەنێکی باڵای تایبەت بە کاروباری ئێزدیان دەکەن بە پێویستێکی گرنگی ئەم قۆناغەی لە قەڵام دەدەن. لە کۆتایی ڕاگەنراوەکەش دووپاتی دەکەنەوە کە بەڕێوەچوونی هەر ڕێوڕسمێکی ڕسمی بۆ ناساندنی بابەشێخی نوێ بەبێ دروستکردنی کۆدەنگی و لێک تێگەشتن زیان بە پێگەی ئێزدیەکان دەگەێنێت و دەبێتە هۆی دروستبوونی پەرتەوازایی. سەرەتای مانگی ڕابردوو خرت و حاجی ئیسماعیل بابەشێخی ئێزدیان لە دوای چارەگە سەدەیەک و لە تەمەنی 87 ساڵیدا کۆچی دوایی کرد. ڕۆژی شەمەی ڕابردوو لە دوای زیاتر لە 40 ڕۆژ لە مردنی لە کۆبوونەوەی میر و جەڤادی ڕۆحیانی کوردانی ئێزدی بڕیاردرا شێخ عەلی ئەلیاس وەکو بابەشێخی ئێزدیان دیاری بکرێت. شێخ عەلی ئەلیاس لە ساڵی 1970 لە شێخان لەدایک بووە و باوکیشی بۆ ماوەی 18 ساڵ لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 1995 بابەشێخی ئێزدیان بووە. بڕیاریشە لە چەند ڕۆژی داهاتوودا بەڕسمی ڕێوڕسمی دەست بەکاربوون لە پەرستگای لالش بۆ ڕێک بخرێت. ژماری کوردانی ئێزدی نزیکەی 1 ملیۆن کەسن و 550 هەزاریان لە هەرێمی کوردستان و عێراق دەژین. لە نێو ئێزدیەکاندا بابەشێخ لێپسراوی کاروباری ئاینی و ڕۆحیە و دەبێت لەنەوەی شێخ فەخرەدین بن عودی بێت. لە بەرامبەردا میری ئێزدیان لێپسراوی ڕاپەڕاندنی کاروبارە دونیایەکانە.